خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان دادگای فێدراڵی هەشتمین دانیشتین لەبارەی سکاڵای نەرەستوری بوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان ئەنجامدا و دادگا بڕیاری داوە سیەم مانگە سێشەمەی داهاتووی داناوەکو ڕاگەاندنی بڕیاری کۆتایی لە بەرنامەی ئەمڕۆ باز لە وردەکاری دانیشتنەکەی دادگای فێدراڵی و باز لەو سیناریویانە دەکەین کە چاوەڕێ دەکرێت دادگای فێدراڵی لە سیمانگ ڕای بگەێنێ لەبارەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان هەروە دوای ڕاگەاندنی بڕیارەکەش ئایا پەرلەمان حکوومەت سەرۆکایەتیێرێ و تا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمیش چی بەسەرێت دیارە ئەمڕۆ لە دانیشتنەکەی دادگای کۆمیسیۆنی عێراقیش بان کراوە کۆمیسیۆنی عێراق باسی لەوە کردووە پێی یاساکەیان دەتوانن پەیڕە و ڕێنمایی دەربکەن و سەرپەرشتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکەن لە بەرنامەی ڕۆ لەگەڵ لە بەڕێزان دکتۆرە بەهار محمود پسپۆر یاسایی پەرلەمانتاری پێشووی عێراق هەروە حەبیب جاف پارێزەری ڕاوێژکار و پەرلەمانتاری پێشووتری عێراق قسە لەسەرم پرسان دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین دکتۆر بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لەبارەی سەنجی بەڕێز بزانم لەبارەی دانیشتنی هەشتمین دانیشتنی دادگای فێدراڵی بۆچی ئەمڕۆ بڕیارەکە ڕانەگەێنرا دواخراوە بۆ سیمانگ سێشەمەی داهاتوو بەڵێ سلااو لە جەنابتان سلااو لە بینەرانی کەناڵەکەتان لە ڕاستیە ئەوەی کە ئمڕۆ بڕیاری لەسەر درراوە لەبەرەوە بووە کە محکمەی هین ببوورە محکمە کۆمیسیۆنی عێراقی وەکو شخصی سێم داخل کردبوو بۆ قەزیەکە ئمڕۆ هین کۆمیسیۆن وەڵامی داوەتەوانێ وەڵامی داوەتەوە کە وتویانە ئێمە ئەتوانین ئەو عملیەتەوە تا ئەنجامدانی هەڵبژاردن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان ئەنجام بدەین بەڵام لە داوایان کردووە وتویانە ئێوە ئەتوانن یعنی حەسەب ئەوەی کە من معلوماتم پێگەیشتووە محکمە داوای لە کۆمیسیۆن کردووە وتوێتی ئێوە ئەتوانن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەگەڵ هەڵبژاردننی عێراقا بەڵێ لەگەڵ ئەنجومەنی پارێزگا ئەنجام بدەن نوێنەری قانونیەکەیان لەوێ بۆ لە کۆمیسیۆن لە ناو محکەمە وتوێتی من ناتوانم ئەو بڕیارە بدەم ئەبێ بگەڕێمەوە بۆ کۆمیسیۆن بزانم ئەوە ئەتوانرێ لەگەڵ بەیەکەوە ئەنجام بدرێت یاننا دواتر بەڕێز دکتۆر یوسف کە سکاڵاکارە تەدەخولی کردو وتوێتی ئەو دوو مۆزوعە هیچ پەیوەندیان بەیەکەوە نییە یعنی لەبەرەوەی کە فەنیاتەکە بەجێ بێڵن بۆ خۆیان یعنی ئەوان کەوتیان ئێمە ئەتوانین جێبەجێ بکەین ئیتر فەنیاتی ئەوەی کە چۆن جێبەجێ ئەەکەن و لە چ کاتێک ئایا لەگەڵ ئەو هەڵبژاردنەی عێراقا جێبەجێەکەنیانە مەفروزە هەڵبگیردرێ بۆ کاتێکتر لەم مناقەشانەیە محکەمە بڕیارەکەی تەجیل کردووە بۆ یعنی بڕیاردانەکەی تەجیل کردووە بۆ ڕۆژی سیمانگ ئەمە لە ڕووی قانونیەکەی بەڵام من پێم وایە کە هینێکی سیاسی تایە ئەتیجاهێکی سیاسیشی ڕانەگەاندنی بڕیارەکە هینێکی لایەنێکی سیاسیشی تایە کە دەیانەوێ فرسەتێک بدەنەوە بە یعنی زڵخوتاتی سیاسی هەیە ئێمە بڵێن یان نەڵێن بە تایبەتی ئەو حیزبەی کە لە هەرێمی کوردستاندا پارتی دیموکراتی کوردستان کە حیزبێکی حاکمە یعنی حسابی بۆ دەکرێت جوێی لێ دەگیرێت لە بەغدا ڕاستە هین لە ڕووکەش بەشێکی زۆر لە سیاسیەکانی عێراق لە دژی پارتین بەڵام ئێمە خۆمان لە عێراق بووین دەزانین کە لە دوجاردا بۆ بڕیاردان لەسەر هەر بابەتێک کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەبێت گوێ لە پارتی دەگیرێ بەڵام کە ئەڵێم گوێ لێگیرێ معنایەوەنی ئەو بڕیارە نادرێ ئەو بڕیارە دراوە لێ بۆتەوە یعنی محکەمە ئیتیحادی ناتوانێت و بڕیارە نەدا کە ئەم بابەتی درێژکردنەوەی پەرلەمانە دەستوری نییە بەڵام بڕیارەکەی بۆ وارەسەیە کە نادەستوریە بەڵێ براوەتەوە ئەگەر وانە بێ ینی ئیتیجاهەکانی دیارە محکەمە مەسەلەن بۆچی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بانگەکات ئەڵێ ئێوە ئەتوانن هین بکەن ئێوە ئەتوانن هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکەن ئەزانی بۆ لەبەر ئەوەی وتێتی ئەگەر کۆمیسیۆنی عێراق بڵێ من ناتوانم ئەو هەڵبژاردنە بدەم و ئێمەش بڕیارەکە دەرکەین کە درێژکردنەوەی پەرلەمان
نادەستوریە بە یەک جار ڕێگە ئەگرین لەوەی کە هەڵبژاردن بکەین بۆ چکە کە تۆ وتن نادەستوریە ئیتر پەرلەمان ناتوانێت کۆمیسیۆنەکەی خۆی کارا بکاتەوانێ بۆیە ئەمە دیارە زۆر بەڵگەی تریش کە دیارە بۆی کە ئەو بڕیارە دراوە لێ بۆتەوانێ بەڵام بڕیارەکە هەیە و دەڵێت درێژکردنەوەی پەرلەمان نادەستوریە بەڵێ بە بۆچوونی من وایە و وەرچەرخانێکی مێژووی ژەبێ لە هەرێمی کوردستانە بۆ ئەو بابەتێکی دەبێت کاک حەبیب جەنابیشت بەخێر بێی هەموو پارێزەرەوە کۆی کە پێشتر پەرلەمانتاری عێراقیش بووی پێت وایە تۆ پێشبینیت چێ بۆ بڕیارەکەی دادگا ئایا ڕاگەیاندنەکەی باز دەوەکە کە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان لە 6 یانزەوە نادەستوریە یاخود دەڵێت لە ڕۆژی دەرچوونی ئەم بڕیارە لە سیمانگەوە کاری پێ دەکرێت؟ وڵای سەرەتا بەنسبەت ئەوەی کە ئایا اتجاهی محکمە بەرەو کوێڕا محکمەی سەوابقی قەزایی تری هەیە کە ئێمە پێشتریش باسمان کردووە کە ئەو ئەنجومانانەی مدەکانیان محەددە و هاوڵاتی دەنگی پێداون بۆ مدەیەکی محەددی دیاریکراوە دوای تەواوبوونی مدەکانیان کۆتایی پێێتن و شەرعەتی دەستوری و قانونیان نامێنێ ئەمە محکمەی اتحادی هەبووە ئەمە چەندین قەراری محکمەی اتحادی هەیە لەمڕۆوە بۆ مەجالیسی تر داوێتی بۆ ئەم مەجالیسانە نەیداوە بۆ مەجالیسی ئینتیخابی بەڵێ داوێتی ئەمە یعنی پێشینەیەکی قەزاییە کە ئیتیجاهی محکمە بەرەو ئەوێ ئەڕوا و ئەلبەتە کە داواکە قەید کراوە داواکە لەسەر بڕیارێکی پەرلەمان قەید کراوە کە تەمدیدی عمری پەرلەمانی کردووە کەوادوو محکمە بەت لە خودی بڕیارەکە ئەکا بڕیارەکە ئەڵێ بڕیاری ژمارە ئەوە لە ڕۆژی ئەوە کە دەرچووە نایاساییە واتە ئەسەری ڕەجعی هەیە ئەم قەرارە چکە زۆر داوای قەید دەکرێت لە بەردەم محکمە ئیتیحادی لەسەر مادەیەکی قانونیە کە لە زمانی حکوومەتی بەعسا دەرچووە بەڵام محکمە ئیتیحادی ئەڵێ فڵان بڕگە لە فڵان یاسا بۆ نمونە لە یاسای گومرگا لە فڵان مادەیە کە بۆ نمونە ئەوەی کە لە بەسرا کرا کە ئەڵێ متهم بەرنادرێ ئەگەر بە تەهریب بوو هەتا ئەوێ پێبژاردننی پێ نەکرێ محکمەی اتحادیە ئەڵێ من نایاساییە واتە ئەمە ئەسەری ڕەجعی هەیە بۆ معنایە قانونەکە هەڵوەشاوەتەوە و مادەکە کۆتایی پێهاتوە بە هەمان شێوە ئەمە تەبیعاتی ئەسەری ڕەجعی هەیە هەموو قوانین و قەراراتی پەرلەمانی کوردستان دەری کردبێ ئەبێ بە معدوم لە بەرۆی سوڵتەیە دەری کردووە سەلاحیاتی نییە قراری معدوم ئەوەیە کە لە دەسەڵاتێک بۆ دەرچوو بێ ئەو دەسەڵاتە بۆ نمونە ئیسا ئەگەر تۆ داوایەکی قەرز قەیدکەی لە بەردەم محکمەی ئەحوال شەخسیە محکمەی شەخسی قرار و بۆ بدا قرارەکەی معدومە با حاکمێکیش داوێتی و قازیەک داوێتی لە بەرۆی اختصاصی نییە مەجالیسەکانیش بە مەجلیسی نوابەوە بە پەرلەمانی کوردستانەوە کاتێک کە دەسەڵاتیان کۆتایی پێیەت خۆیان ناتوان تەفیوز بە خۆیان بدەن خۆیان ناتوانن ئەوانە تەفیوزیان پێدراوە لەلایەن خەڵکەوە کە بۆ مودەیەکی دیاریکراوە کە مودەکە تەواو بوو ئیتر تەفیوز و وەکالەتەکە کۆتایی پێیە باشە بەس پێ قسەی جەناب بدە ئێستا ئەگەر وابێت تەمەنی پەرلەمان لە 6 یانزەی 2022 بەسەرچوو لەو کاتە یعنی ئەگەر لەو کات هەر یاسایەک دەرچوو بێت لە بینی 6 یانزەی 2022 تا 35 2023 هەمووی ناقانون دەبێت ئەگەر بڵێ نادەستوریە بڵێ لەبەرۆی لە دەسەڵاتێک و دەرچووە سەلاحیاتی نییە لە دەسەڵاتێک دەرچووە کە کۆتایی شەرعەتی دەستوری و قانونی پێهاتووە ئەگەر قەرارەکە وا دەرچێت بەڵام ئەوە بزانین محکمەی اتحادی محکمەیە کە تابعێکی حکومداری و سیاسی هەیە واتە ئەو بەت لە مەسائلە سیاسیەکانی عێراقەکە لە دائیمە لە قوانینی سیادیا قسەکە دەستورە یا دەساتێری ئەقالیمە یا قوانین و یعنی ئەمە بۆ خۆی ئەتوانی بڵێ محکمەی دەسەڵاتە ئەم محکمەیە بۆیە بەردەوام يعني ظروفي سياسي وظروفي حتى اقتصادي بنظر اعتبار ورقله بون من حساب او برسياري كردويتي ل نيونري كوميسيون الله ايوا لقال اتوان لقال انجمني باريس كان سرپرشي هلبشاد نكاني هريم كان اما پەیوەندی بە تەبیعاتی مالیوە هەیە ینی بیر لەوە ئەکاتەوە یەک مەسرف بکرێ بۆ هەردوو هەڵبژاردنەکە یا مەسەلەن پرسیارەکە لە کۆمیسیۆن باشە کۆمیسیۆن بۆ ئەهێنە یعنی ئەگەر تۆ مەسەلەن ئەگەر ئەم تۆ قسە لە قانونی و ناقانونی ئەەکەی لە دەستوری و نادەستوری ئەەکەی کۆمیسیۆن و بۆ چییە ئەگەر تۆ نادەستوریە بڵێ نادەستوریە ئەگەر ناقانونی بڵێ ناقانونیە بەڵام ئەو کە کۆمیسیۆن ئەهێنێتە ناوە ناوێ فەراغی سیاسی لە هەرێما دروست ببێ ئێوێ بێجگەلەوەی کە قەرار لە دەستوری و نادەستوری ئەدا معالەجەیەکی سیاسیش بۆ فەراغەکە بکات باش بەس کۆمیسیۆنی عێراق پێشتر سەرپەرشتی هەڵبژاردنەکانی کوردستانی کردوە تا 2014 بەڵێ
بۆ هەڵبژارنی پەرلەمانی عێراقیش لە کوردستان بەڕێوە دەبات هیچ ڕێگرێکی قانونی لە بەردەمدانیە و لێرە دەستی هەڵبژارنی خۆی بەعکسەوە هەر لە مفۆزەی لە قانونی مفۆزەی انتخاباتی عێراقا هاتووە لە چەندین شوێنە باسی هەیئاتی ئیقلیمەکە کە ئەڵێ هەیئەی مرکزی کە لە بەغایە لەگەڵ هەیئاتی ئیقلیمە و لە هەیئاتی محافەزەکانە تەنسیقەکەن بۆ ئیشرافکردنی هەڵبژاردنەکان لەو شوێنانە یعنی ئەو کاتە ئەم کۆمسیۆنە هەڵوەشاوە ئەگەر داینین کە هەڵی ئەوەشێنەوە یا ئەڵێن نادستوری بوونی ئەلانەکەن ئەم هەیئەیە کە لە ئیقلیمە هەیە بێ بە هەیئەیەکی ئیقلیمی بۆ هاوکاریکردنی خۆشیان هەیە لێرە کۆمسیۆن بەڵێ هەیەە بەڵام پێچێت دەمجیکەن و بێت بە هەیئەیەکی ئیقلیمی بۆ هاوکاریکردنیان لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە ینی ئەمە تا ڕادێت تابع سیاسیەکە بەسەر ئەم محکەمە زاڵە و هەموو تەبیعاتی سیاسی اقتصادی مالیش ئەخوێنێتەوە لە دەرکردنی قرارەکانیا ینی زۆر دەرکەوە قرارێ دەرەکە زۆر جار تەبیعاتی شارع حسابەکانی زۆر مەسەلە هەیە لەسەر ڕغبەتی شارع داوای ڕەت کردوێتەوە یا لەسەر ڕغبەتی شارع بۆیە هێجانی شعبی دروست نەبێت زۆر جار قانونێکی تەصدیق کردووە یا قرارێکی تەصدیق کردووە بۆیە ئەم محکەمە بۆ خۆی محکەمەی تا ڕادەیە هەوڵ ئەدا معالەجێ بکات بەڵام معالەجەکە تەویلێک یا تەسبیبێکی قانونی بۆ ئەکات هەمیشە. سوپاس دەکەم دکتۆرە سەبارەت بە لێکەوتەکانی وتت لێکەوتەی دەبێت بۆ نمونە بڕیارەکە سیمانگ دەربچێت بڵێ نادەستوریە لێکەوتەکەی چی دەبێت وا دەکە ئەو مەوزوعی درێژکردنەوە کە لە 92 پەرلەمان هەموو خولێک درێژکراوەتەوە کۆتایی پێبێت. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە زانین کە لە خولی یەکەمی پەرلەمانەوە هیچ خولێکی پەرلەمان نەبووە پەرلەمانی کوردستان کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ ئەگەر بڕیارێکی کە من لە سەدانەوە و نۆ متەئەکیدم دەرەچێت دەرچوونی ئەو بڕیارە طبعاً گرنگی خۆی هەیە بە تایبەتی لەسەر لە محکەمەیەکی ئیتیحادیەوە کە دەسەڵاتی یەکلاکردنەوەی هەموو کێشەی موسساتە دەستوریەکە هەیە بە دڵنیایی کە ئەمە هەرچەنە بۆ سومعی هەرێم خراپە بەڵام بۆ ناوخۆی هەرێم من پێم وایە کە ئەمە یان هێنێتەوە سەر سکەی خۆی ئیتر بیری درێژکردنەوەی موسساتە دەستوریەکان و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و ئەمانە هەمووی جارێکی تر یعنی ئەم حیزبانە بەخۆیانە ئەچنەوە تەسەورەکەم کە لێکەوتەیەکی زۆر ئیجابی هەبێ بە ئاراستی ئەوەی کە موسساتەکان لە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێ و حەقی ناخب نەخورێت چکە لە هەموو درێژکردنەوەیەکە ئەمە هینە حەقی ناخب ئەخورێت چکە ناخب عقدی کردووە لەگەڵ تۆ بۆ ماوەی 4 ساڵ کە تۆ دی درێژیەکەی تۆ ببێ پرسی ئەوە یانی وەکوە عقدێک بێ لایەنێک بە کەیفی خۆی درێژی کاتەوە بێ ئاگاداری بێ ڕەزامەندی لایەنەکەی تر ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوانێ بەنسبەت مەسیری پەرلەمانەوە ئایا پەرلەمان ئەو بڕیارانەی کە لەم ماوەیەدا داوێتی چی لێ دێ بۆ ئەمە تێکەڵیەکی قانونی هەیە یعنی بۆ ئەوەی کە چی لێ دێ خۆی ئەسڵ ئەوەیە کە مابوونی على باطل فهو باطل یعنی ئەگەر بێت و تەمدیدکردنەوەکە باطل بێ معنای ئەوەی هەرچی شتێکە لەسەر ئەمە بنیادنراوە هەرچی شتێکە پەرلەمانی کوردستان کردوێتی لە 6 یانزەی 2022 ئەوە باطلە بەڵام لە قانونی محکمە ئیتیحادیە بڕگەیەک هەیە کە ئەڵێ بڕیارەکانی محکمە ئیتیحادی لە ڕۆژی دەرچوونیانەوە جێبەجێ دەکرێن جگە لە بڕیارە سزاییەکان و یاخود هین ببوورە بەمەرجێک خۆی محکەمە ڕۆژێک دیاری نەکا بۆ ئەوەی کە بڕیارەکەی لێوە جێبەجێکرێت بڕیارەکەی لێوە جێبەجێکرێت جا مەسلەیەک هەیە لە قوانینی مەدەنی و لە قانونی ئیداریشە اعتیمادی ئەکرێتە سەر ئەگەر وەکو مەبنای وەکو قیاس بیبن بۆ ئەوەش ئەمەش هەر هەیە مەسەلەن لە مەسائلی مەدەنیە کاتێکە عقدێک هەڵەوەشێتەوە یا ئەگەر حەقی غەیری پێوە بێ حەقی ئەو غەیرە ئەبێ پارێزراو بێ بۆ پاراستنی ئیستیقراری معاملات و بۆ پاراستنی حەقی غەیر هەندێک جار عقدەکە کە هەڵی جوەشاوەتەوە لەو تاریخەوە یعنی ئەسەرێکی ڕەجعی نادەنێ لەو پێناوە و هەروەها لە قانونی ئیداریە نەزەریەی مۆزەفی فعلی هەیە مثلەن ئەگەر یەکێک مۆزەفێک بێت دەوام بکات بۆ ماوەیەکی زۆر بەبێ ئەوەی بۆ نمونە ئەمری ئیداریەکەی لە کەسێکی معدومەوە دەرچووە لە کەسێکەوە دەرچووە کە سەلاحیەتی ئەوەی نییە کە ئەو ئەمری
ئەمری تەعینەی بۆ دەربکە ئەو مۆزەفە لەو ماوەیە کە دەوامی کردووە بە مۆزەفێکی فعلی دانرێ هەموو حقوقەکانی پارێزراوە بێ ئەمانە هەمووی ئەتوانرێ قیاسی لەسەر بکرێ ئیزافەتەن بۆ ئەوەی محکمە ئیتحادی بەپی ئەو مادەی کەوتم ئەتوانێت دەسەڵاتی خۆی سەلاحیەتی خۆی بەکاربێنێ بڵێ لەو ڕۆژەوە لە فلانە ڕۆژەوە ژاردانی دکتۆریان بڵێ لە 6 یانزەی 2022 نادەستوریە یا بڵێ لە ڕۆژی لە ڕۆژی دەرچوونەوە ئەو کاتە هەر یەکە و لێکەوتەی جیاوازی دەبێ وایە بەڵێ بەس لە هەموو کاتێکا لەو ڕۆژەوەی کە قەرارەکە دەرەچێ ئیترە بێ پەرلەمان تەواو یعنی ئەبێتە شتێکی نادەستوری و ئەبێ هەموو ینی هەڵەوەشێتەوانێ یاخود دەتوانین بڵین تعلیقەکرێ و حکوومەت دەبێ بە حکوومەتی کاربڕێکەر سەرۆکایەتی هەرێم دەبێ بە سەرۆکایەتی ئەمە بۆ چکە جەناب دووتر لێکەوتەکان سەرۆکایەتی هەرێم دەبێ بە سەرۆکایەتی کاربڕێکەر ئەمانە هەمووی و پێویستە لە کەمترین ماوەیە لە ماوەی 45 ڕۆژە هین هەڵبژاردن ئەنجام بدرێت. بەسکە حەبی سەبارەت بە ئەو کاتە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن یاسای هەڵبژاردننی شکالێت دروست دەبی یاخود ئەو کاتە بە یاسا کۆنەکەی کوردستان دەبی هەڵبژاردن بکرێت کە یەک بازنەیە ئێستا ئیشکال لەسەر کورسی پێکاتەکان بوو نەخشەی پەرلەمان بەم شێوێ بمێنێتەوە هەر بەوە ئیشکال دروست ناکە پێش ئەوە بەنسبەت ئەو یاسانەی کە بەنسبەت نادەستوری بوونی پەرلەمان لە ڕۆژی دەرچوونی قەرارەکەەوە کە دەرئەچێ پێشەوەیچمە سەر بابەتەکە من قەناعەتم وایە هەمێ ئەبێ بە نادەستوری و نایاسایی بەڵام معالەجەکردنی قورس نییە کە پەرلەمانی ئایندە هەڵبژێرایەوە ئەتوانێت بە یەک پێشنیاری یاسا بڵێ هەموو ئەو یاسانەی لە بەرواری بۆ نمونە حوتی یەک دەرچووە هەتاوەکو بڵێن حوتی 12 بۆ نمونە ساڵێکە لەو فترا کە دەرچووە و قەراری محکمەی اتحادی دەرچووەتیایە کە دەستوری نییە هەمووی بەرکار بکاتەوە بڵێ ئەو یاسانە کاری پێکرێ ینی بە یەک مەشروعی یاسا تەقدیمی پەرلەمان یا یەک مەشروعی بڕیار تەقدیم پەرلەمان بکرێ ئەو ئیشکالێتە گەورە حەلەکرێ کە چۆن لە دەستوری عێراق هاتووە ئەڵێ هەموو ئەو یاسا و بڕیارانەی کە لە هەرێمی کوردستان دەرچووە تاوەکو سقوطی عێراق هەمووی دەستوری و ئیشی پێکرێت لانەگەر کەسێک جنسیت دەرهێنابێت لەو فترە زەمەنیا بۆ نمونە کە جنسیە مەسایلی مرکزیە لەم دوایە قەرارە دەرچوو بۆن لە عێراقەوە بە قانونی دانرا ئەنی ئەوە کێشێکی گەورە نییە بە قەناعەتی من پەرلەمانی کوردستان هەموو ئەو یاسا و بڕیارانەی هەڵوەشێتەوە بەنسبەت ئەوەی ئایا هەر بە یاسا کۆنەکە کارەکرێ یان نەبێ گومان خۆ هیچ شوێنە نییەکەوە یاسا بۆ تۆ دەرکات ئەبێ هەر بە یاسا کۆنی پەرلەمانی کوردستان تۆ حەل نییە یەک بازنەیی بە هەمان پێکاتەوە ئەوە کێشەیەکی گەورەیە بڕاستی یعنی حەلێکی وانی ئەگەر حەلەکە مەگەر پرۆژه یاسای بەرنە بەردەم پەرلەمانی عێراق تعدیل کرێ یا شتێکیان بۆ دەرکا لە بەرۆی فەراغێکی دەستوریە فەراغێکی ینی حەلێکی تر نییە تۆ لێراکەوە هەیئەتێک بێ بڵێ من تعدیلی دەستور بۆ ئەەکەم کە تۆ پەرلەمانەکە نادەستوری بوو تەنها ئەو سوڵتەی تەشریعیە لە هەرێمی کوردستانە کەسی کە ناتوانێت ینی لە ینی تر موسسەی تر ناتوانێت یاسا دەرکا بەڵام وەکو تەویلێک بۆ مەسەلەکە ئەگەر بۆ نمونە سەرۆکایەتی هەرێمە گەداینێن شەرعی بێ بۆ نمونە ئەگەدانیا مەجلیسی شورای دەوڵەت ئەوەی دیوانی تەدوینی قانونی شوێنێک لەمانە پرۆژه یاسایە لە ڕێی کۆفراکسیۆنەکانەوە بدەن پەرلەمانی عێراق لە بەروی فەراغی سیاسی هەیە و فەراغی قانونی و تەشریعی هەیە و بۆ حلبوونی ئیشکالەتی ئەو نیزاع سیاسی لە هەرێمی کوردستانە هەیە داوا بکەن کەوا پرۆژه یاسایەکی تایبەت بە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بەم شێوازە دەربچێری بێزگە لەمە من هیچ حەلێک نابینم بۆ یاسا حەلش حەلێکی دوور نییە برنی بۆ پەرلەمانی عێراق یعنی سینارۆ نزیکەکەوە هەر بە یاسا کۆنەکەی کوردستان هەڵبژاردن بکرێ ینی قورسە بەڕاستی بەس تۆ حەلی تر نییە ینی حەلی تر نییە بەڵام قورسە سەبارەت بە ڕۆژی هەڵبژاردن ئێستا ڕۆژی هەڵبژاردن لە یاساکانی لێمدراوە بە سەرۆکی هەرێم بەڵام ئەگەر بۆ منە بڵێ نادەستوریە و کاتە ڕۆژی هەڵبژاردن چۆن دیاری دەکرێت اینجا پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن پێشتر لە ئەنجومەنی دادوەری هەرێم بوو ئەنجومەنی دادوەری هەرێم هەر بەردەوامە هیچ کێشەیەکی تیان نیە ئەنجومەنی دادوەری هەرێم محکمەی تەمیز و ئەنجومەنی دادوەری هەرێم ینی مودەی تحدیدیان نییە تۆ بڵێ کۆتایی پێ وەکو ڕۆژی هەڵبژاردنەکە دیاریکردنەکە چکۆ لە سەلاحیەتی دیاریکردنەکە سەرۆکی هەرێم ئێستا بەپێی یاساکانی کوردستان بێ یعنی سەرۆکی ئەزانین چۆنە محکمەی اتحادی بەتی نەکرۆ لە سەرۆکی هەرێمە بەتی کردوە تەنها لە مەسایلی پەرلەمانە تۆ ناتوانانی قراری محکمەی اتحادی تەویلکەی بۆ سەرۆکایەتی هەرێم مادەم بەڵێ بەسەرچووە مەگەر داوا قەید کرا بڵێ کاکە ئەمیش دەستوریم نایاساییە بۆیە حتاوەکو محکمەی اتحادی بە قەرار نەڵێ سەرۆکایەتی هەرێم نادەستوریان سەرۆکایەتی هەرێم عنی ئەنجا سوڵتەی تەنفیزیش عادەتەن وەکو سوڵتەی تەشریعی نییە
سوڵتەی تەنفیزی قەراراتی محکمە ئیتیحادیمان هەیە ئەڵێ ئەگەر مودەی سەرۆکایەتی کۆمار تەواو بوو بە مەهامی خۆی هەڵ ئەسێ تاوەکو انتخاباتێکی تر ئەکرێ و سەرۆکایەتێکی تر هەڵەبژێرێت ئەگەر ئەتوانی یعنی ئیسیناد کە یەسەر ئەو قەرارە استناد كيسر أو قرار محكمة اتحادي كبور رئاسي جمهوري عراق درشوا بور رئاسي إقليمش بكاري بيني توا كأو رئاسية بردوام بها تاوكو برلمان هلا بجيرو سروكي هرمي كتير هلا بجيرو بس أجر بديوي كتير جدا أو سيناريو باسكين بالله لبر بارودوخي سياسي تمني برلمان دريش كراوتو يعني براري بدا باراسيوي كمخالفة قانونية أو كاتيز ليك أو تيكينا والله جاء محكمة اتحادي بلا لبر نبوني لبر بركنوي فراغي سياسي ولبروي هرمي كروسان توشي فراغي قانوني تشريعي نبي بيوس هرمي كروسان لما وي بون منا شش معنى ترى انتخابات كا داد قابريان ندا بهالوشاني ونا دستوري بوني مجالي يعني محكمة اتحادية إذا قرار كان باتا شلون يكثر نية وطعنا محكمة اتحادي بدي يعني أقل محكمة اتحادي باتجاه السياسي كا رويشت وظروف سياسي هرمي كردستان بنظر اعتبار ورقرت ونيوت برلمان كردستان نادي دستوريا بلام تحديدي كربوي كأبيل لمدة أو أنا هالبجادن بك قرار محكمة اتحادية جبجي يكرت أول شكلية ولا اتجاهك والنار والله أما احتمالك يعني ده دكتور سبارت بإشكال دروزنا كابون من أقرب لنا دستوريا وكاتا سنتي بروتوني هالبجادنا ك سەرپەرشتیکردنەکەی ئەنجامەکەی ڕۆژی سەرپەرشتیکردنەکەی بێ کۆمیسیۆنی عێراق بیکات ئەوە وتوێتی ئەیکەم و جوابی داوە بە کۆمیسیۆنی هەرێمیش پارتی دەڵە کارەمان کردوێتەوە دەڵە کارە نەکراوەتەوە ئەوش هەرەیە بەڵێ ئەوەش هەیە پارتی بۆی ئەو پەلەپەلەی کرد بۆ ئەوەی ینی ئەو اعتیمادی کردوتە سەر ئەمە لێکدانەوەی خۆمە معلومات نیە اعتیمادی کردوتە سەر ئەو مادەی محکمە ئیتحادی کە ئەڵێ بڕیارەکانی لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێکرێ ئیلا ئەگەر بڵێ ڕۆژێک دیاریکە بۆیە بۆ پەلەپەلە ئەوەی کردو لە وەقایع بە نەفسی ڕۆژ بڵاوی کردەوە بۆ ئەی ئەگەر بڕیارەکەی محکمەی ئیتحادی بە ئیتیجاهی ئەوە دەرچووکە نادەستوریە تەمدیدکردنەکە بڵێ ئەو کۆمیسیۆنمان حازرە ینی بۆ ئەوەی کە چکە پارتی هەرگیز لەگەڵ ئەوە نییە کە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژاردن کا لە هەرێمی کوردستان خۆی بەڵێ خۆی ئەندامی هەیە بەڵام ئەو هەیمەنەی کە هەیەی بەسەر کۆمیسیۆنی هەرێمی کوردستانە ئەو هەیمەنەی نییە بەسەر کۆمیسیۆنی عێراقا ناتوانێت ئەوەی کە دەیەوێ بیکات لە ڕێگەی کۆمیسیۆنی هەرێمی کوردستانەوە بارگرانی بێ کە نەخۆشحاڵی بێ کە ئێستاکێتیەک سەرۆکی کۆمیسیۆنەکە بەتاکید بەدڵنیاییەوە و لە ئەندامەکەی خۆشیان ڕازی نییە لەوێ ینی ئەمەیان معلوماتە من ئەزانم ینی لە نەشاطی ئەندامەکەی خۆیان ڕازی نییە لە کۆمیسیۆنی عێراقا کاتە کۆمیسیۆنی عێراقەکە سەرپەرشی بکە تۆماری دەنگدەرانی خۆی بەکاردێنێ بەس یاسای وەکو لە ئەوانە ئەزانی چۆنە لە مادەی یەکی یاسای ژمارە سیوێکی ساڵی 2019 کە یاسای کۆمیسیۆن لە دەورەکەی ئێمە دەرمان کرد لە مادەی یەکا باز لەواکە کە ئەڵێ کۆمیسیۆنی عێراق سەلاحیەتی ئەوەی هەیە کە سەرپەرشتی هەڵبژاردنەکانی ئیتحادی و ئیقلیمی ئیستیفتا و هەڵبژاردننی ئیتحادی و ئیقلیمی بکات بۆ هەر هەڵبژاردنێک ئەنزیمە و پەیڕەوی خۆی دەرەکات بۆ ئەمە تەفاسیلی فەنیە ئەوەی کە جەنابەت باسیەکەی تەفاسیلی فەنی بە ئەنزیمە ڕێک دەخرێ ینی کۆمیسیۆن ئەنزیمەی بۆ دەرەکات و کاتە کە چۆنەی کات بەنسبەت ئەوەی سەرۆکایەتی هەرێمیشەوە حتا ئەگەر ئیتیجاهەکە بەوەش بێ کە پەرلەمانی کوردستان تەمدیدکردنەوەکەی نادەستوریە ئەو کاتە حکوومەت و سەرۆکایەتی هەرێم دەبنە کاربەڕێکەر ینی ئاسایی ئەگەر ڕۆژی ئینتیخابات دەستنیشان بکات ئەی کۆمیسیۆنی کوردستان چی بەسەر پێ دوایە ئەو کێش هەیە یشان دڵی کارا کراوەوە یشان دڵی کارە نەکراوەوە ئەو کاتە کاراکردنەوە و کارا نەکردنەوەکەی ئەکەوێتە سەر بڕیاری محکمەی ئیتحادی ئەگەر لە 6/11 2022 بڕیارەکەی بچێتە ینی جێبەجێی کا ینی ئەسەرێکی ڕەجعی بدا بە بڕیارەکەی ئەو کاتە کاراکردنەوەی کۆمیسیۆنیش باتڵە ینی چکە ئەو کاتە هەرچی کردوێتی پەرلەمان باتڵە بەس ئەگەر بڵێ لە ڕۆژی دەرچوونەوانێ ئەو کاتە ئیتر
هەر کۆمیسیۆنی هەرێمی کوردستان ناتوانێت بیکات بۆ چکە من تەسەورەکەم لە بڕیارەکەی محکمە ئیتیحادیە کە دەرەچێ مادام کۆمیسیۆنی هینی بان کردووە عێراقی بان کردووە و جوابی دراوەتەوە تەسەورەکەم باس لەوەش بکا کە بڵێ هەڵبژاردنەکە لەلایەن کۆمیسیۆنی عێراقەوە سەرپەرشتیەگرێت من پێم وایە ئەم بابەتە تەنها لایەنێکی ناوخۆیی و هینی محکمەی ئیتیحادی نیە پێم وایە لایەنێکی هینی دەستێوەردانی دەرەکیشی تیابێ بۆ ئەوەی کە بە ئیتیجاهی ئەوە بڕوات کە هەڵبژاردنەکە لەلایەن کۆمیسیۆنی عێراقەوە ئەنجام بدرێت نەک کۆمیسیۆنی هەرێم. ئامانجەکە لەوە چییە؟ بۆ نمونە ئەگەر کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی بکە زیاتر دەسەڵاتکردنی زیاترین دەسەڵاتی عێراق یاخود لێدانێک کە زیاتر لە پێگەی پارتی کامیانە؟ هین پێم وایە زیاتر بۆ ئەوەیە کە زۆرترین زمانی هەڵبژاردنێکی پاک بکەن هەرچەنە ئەوە زمان نییە لە شەرق ئەوسەد تا بە شێوەیەکی گشتی بەڵام ینی لە بینی خراپ و خراپترا ئەو خراپەکە ینی هەڵبژێرن. سەبارەت بەوەی کە زۆر لەبارەی کۆمیسیۆنی کوردستانیشەوە ئێستا کێشە دروست بووە لە بینی پارتی و یەکێتی جێگیری سەرۆکی پەرلەمان لە پشکی پارتی نووسراوی کردە بۆ دامەزراوەکان و لە ڕۆژنامەی فەرمی هەرێم ڕۆژنامەی وەزارەتی داد بڵاو کراوەتەوە سەرۆکی پەرلەمان نامەی نردبدام دەستگا کەندڕێنا دەستوریە ئەو کێشەش چۆن یەکلا دەکرێتەوە کۆمیسیۆن دەستوریە بڵێن کارە کراوەتەوە کارە نەکراوەتەوە وڵای بە پێی پەیڕۆ ینی ئەگەر سەیری پێڕەوەکەی خۆیان بکەی پەرلەمانی کوردستان زۆربەی باسی نووسرا و مخاتەبات و کردنەوەی جلسە و داخستن و هەڵپەساردن و مخاتەبەی سەرۆکایەتی هەرێم و تەکلیفی لیژان و هەمووی ئەڵێ سەرۆک یعنی لە غیابی سەرۆکا جێگر ئەتوانێت ئەو مخاتەباتانە بکایە ئەو قوانینانە بخاتە جەدوەلی ئەعمالەوە یعنی ئەوەی کە کراوە من بازان منطقی هێزە تابەتی دیمەنی ئەوەی کە سەرۆکی پەرلەمان کۆتایی پێنا جێگرەکەی دەڵێ کێ لەگەڵەوەی دانیشتەکە بەردەوام بێ دەست بەرزکاتەوە چۆنە ئەم هەرێمی کوردستانە زۆر عجیبە ینی خۆی تووشی کێشەی و ئەکادوایی هەچێکە لی دەرناچەیە هەین تۆ ئێستا بۆ نمونە ئەم کێشەی هەپێکاتانە و کێشەی پەرلەمان و هەڵبژاردن ئەگەر 2 ساڵ لەمە پێش قسەیان تیا بکردایە ئیسا حل بوو تۆ ئیسا ئەگەر پەرلەمانی ئەگەر محکەمەی ئیتیحادی قەرار بە بڵێ پەرلەمان نادستوریە کێشەی پێکاتەکانی بۆ حل ناکرێت قانونی هەڵبژاردن بۆ تعدیل ناکرێتەوە ئەو کاتە لەوە ئەچێ کێشەکان قوڵتر ببێتەوە هەر چارەسەری نەبێ ئەمەی سەرۆکی پەرلەمان کە سەلاحیاتی هەیە جەلسە هەڵبگرێت خۆ ئەبێت تۆ ئتە جەلسە کۆتایی پێهاتووە ینی زۆر ینی کارەساتە بەڕاستی یەکسەر بڵێ ئادەی با جەلسە بەردەوام بێ قەینا هەر تۆزێت تەویلی قانونی بە شێوازێ بیکردایە مەجای تەویلی قانونی ببوایە بۆ نمونە هەر 24 ساعت دوای ئەوە یەک لە سەسی ئەندامانی پەرلەمان داوای جەلسەیەکیان بکرایە جێگە سەرۆکایەتی بکردایەت و ئەمەی کەی ساڵن کارە کراوەتەوە کارە بکردایەوە تا ڕاتەیە مەجای قانونی تایە بەڵام تۆ سەرۆک جەلسەی هەڵگرتووە تۆ چۆن ینی ڕێگەی پێدەی بەردەوام بێت جەلسە لە کاتێکا بە پێ قانونە یاساییەک بەدەر لە هەشتێک ناوی دەنێتی ناویدنەی فەوزا و پێڵ کارەساتی قانونیە بەڕاستی لە وڵاتە ینی ئەمە زاڵکردنی منطقی هێزە ینی منطقی قانون نییە بەڕاستی ینی لایەنێک لە جغرافیایەکی معەنە کە پایتەختە بەدەستێوێتی هەمووش تو خۆدا نەزانین سەرۆک پەرلەمانی پێشووتر بوو پێشوو بوو دکتۆر یوسف هەنان هێچێتە پەرلەمانەوە ینی ئەوە دەری ئەخا کە منطقی هێز زاڵە بەداخەوە و بادانی باڵی یەکترە باش بەزگەر وکو دادگا بڕیارە بڵێ نادەستوری ئەو کاتە ئەگەر پارتی پێی خۆش نەوێ کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی بکە بەڵام ڕەنگە پێی خۆش بێ خۆی یاسا کۆنەکە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بە یەک بازنەی بەڕێوە بچێ هەمان کورسی پێکاتەکانەوە خۆی بێ بێگومانێکی سیاسی بێگومان خۆی کێشەکە کێشەی گەورە لەسەر کێشەی گەورەی یەکێتی لەگەڵ پارتی لەسەر کورسی پێکاتەکانە بۆ نمونە لە سلێمانیە مەسیحی ئەسیل هەیە ینی لەم شارە تایسا کورسیان نییە ینی کەسێکی بڵێن خەڵکی ئامێدیە خەڵکی دهۆک کە مەسیحیە ناتوانێت نوێنلایەتی مەسیحەکانی سلێمانی بکە کە ڕێشەشیان زۆرە بۆ نمونە تورکمان لە منتەقەی کفری و گەرمیانە هەیە هەولێریەک ناتوانێت نوێنەرایەتی بکە یعنی ئەم ئەنج کاگ حەکیم زۆر نامەنتیقیە لە عێراقا 325 کورسیە وانە 9 کورسی هەیە بۆ پێکاتەکان لە هەرێمە کە عێراق نزیکەی 50 میلیۆنە لە هەرێمە لە 5 میلیۆنە 11 کورسیە بۆ پێکاتەکان
يعني ئەمە زۆر يعني زۆر عجیبە ئەم هەریەمە یان هیچ شتێ لەسەر ئەساسی دیرادە لە خولی سێم خۆشی بەشدار بوو لەوەی کە پێشتر کورسی پێکاتەکان 5 کورسی بوو بەڵێ تا 2009 بەڵێ دوای زیاد کرایەکێتیژ ڕازی بوو لە کرا بە 11 کورسی لە خولی سێمە خۆی ئەزان چۆنە بەشێک لە قەر لەو بڕیار و یاسانی کە لە هەرێما دەرئەچێ لەسەر ئاساسی دیراسە و تەختیت و پلان دەرناچێ بەڵکو هەمووی لەسەر ئەساسی هەنێ ڕەغەبات هەنێکی لەسەر ئەساسی مجاملەکردنی ڕۆژ ئاوایە بەڕاستی ینی غەربە وڵاتانی غەرب کە ئێستا دامی ئێمە ئەکەن هەنێ جار نەیاڵن بۆ نمونە پعدامان لێ بکرێ بە حساب تەمیلی مادیمانەکەن تەمیلی پێشمەرگ ئەکەن بۆ ڕازیکردنی ئەوانە کۆمەڵی یاسا لەم هەرێمە دەرچوو حتا لە بواری قانونی ئەحوا شخصیە مجموعەیە یاسا دەرچووە بەڕاستی وەکو مجاملەکردنی دەوڵەتانی خۆش ئاواتون تیژی خێزانیە مەسایلی باری کەسێتیە مجموعەیە تعدیلات کراوە کە نامەنطقیە لەگەڵ یعنی ڕوحی یاساناوی یا لە قانونی ئیرهابە کێشەمان هەیە بەڕاستی یعنی لە زۆر یاسا هەیە زۆر جار بۆ مجابلەی دەوڵەتانی غەربیە لەگەڵ ئەوەشە کە یاساکە پێشکەش کراوە و دەرچوێنراوە زۆر بە وردی دیراسە نەکراوە حتا سیاغی قانونیەکەی ڕەکیکە زۆرێک لە یاساکە ئەو نیە بە پەلەپەل تەقدیمیان کردووە ئەمڕۆ سەبارەت بە ڕۆسیاسەکەی پلاس خارت پامێکی بوو دەڵێ ئەو شەڕە سیاسی لە کوردستانە هەیە زۆر بێزارکەرە وەداوە لە لایەنەکان دەکە کە دووبارە ڕێک بکەون پێ دوایە تا دادگای فیدراالیەکیان نەخات انتخابەتەکە ڕۆژی هەڵبژاردنەکان بۆ ڕێک نەکات ڕێک ناکەون وڵی من ئەزان ئەو قراری محکمەی اتحادی ینی مەسلەیەکی تحولێکی گەورەیە بێ لە هەرێمە وەکو مامۆستاش باسی کرد ینی ئیتر هەرێم ئەگاتە ئاستێک ناتوانێت زۆر تەجاوزی کە ئەم ئەگەر محکمەی اتحادی ئەم بڕیارە دەرکات ینی وەکو تەکمیلەکردنی باقی قرارەکانی تری وایە لە مەسلەی هەڵوەشانەوەی نەوت و غاز لە مەسلەی مەسایلی یاسای خانشینی لە مەسایلی تەصدیرکردنی نەوت و غازیانی ئەمە بەستنەوەیەکی تونی هەرێمە بە عێراقەوە یعنی هەرێم خۆی هەنێ تەسەڕوفاتی غەڵەتی هەیە هەنێ تەسەڕوفاتی نایاسایی و نادستوری هەیە هەنێ جوڵەی بێپلانی هەیە وای لێ کردووە کە بیر عێراق تون بیبەستێتەوە بخۆیەوە ئیتر ناتوانێت زۆر جار دەست بۆ قانونی تر ئەبرێت لە مەولا دەست بۆ مەسایلی تر ئەبرێ هەموو هاوڵاتێکی ئەم هەرێمە ئەو کاتە ئەتوانێت بڕاشکاتکە لە محکمەی اتحادی و لە زۆر یاسای تریش زۆر مەسایلی تریش محکمەی اتحادی قراری تیابدا و هەرێمیش ناچارە پابند بێبی لە بەرۆی فشاری ناوەوەی لەسەر فشاری دەرەوەی لەسەرە باش سپاسەکەم دەی مخسمە دکتۆرە سەبارەت بەو کێشەی کە لە پەرلەمان دروست بوو لەسەر کۆبوونەوەی پەرلەمان لەسەر کۆمیسیۆنیش بەڕێزت پێشتر بەشدار بووی لە نووسینەوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە هێزەکاری پێ دەکرێت ئەو کۆبوونەوەی کە کرا هەڵگرتنەکەی دواخستنەکەی سەرۆکی پەرلەمان یاسایی نایاسایی بۆ ئەوی جێگری سەرۆک کردی چۆن و چکە باسی مادەی 19 دەکرێت کە دەڵێن دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانە هەش دەبوورە 19 بازەوەیەکە کە لە غیابی سەرۆکی پەرلەمان جێگرەکەی دەسەڵاتەکان بەڕێوەدەوە باسی مادەی 40 دەکرێت لە پەیڕەوی ناوخۆ کە دەڵێ بەرنامەی کار بە هاوباشی لەلایەن سەرۆکاتی پەرلەماندا دەنرێت بەڵێ سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 18 دەسەڵاتی خۆی بەکارهێناوە کە دانیشتنەکەی دواخست و من پێم وایە حەلێکی حەکیمانەش بوو کە دوای بخەن بۆ ئەوەی کە ئەنیە ڕێکەوتنیە بکرێت و پارتنیەکێتی ینی ئەو یاسای دەسەڵاتی ئەوە دەسەڵاتی ئەوە بەڵێ بەپێی مادەی 18 دواخستنی کردنەوە و دواخستنی ئەنجامدانی هینەکان بەڵێکردنەوەی خول و دانیشتەکانی پەرلەمان سەرۆکایەتیکردن کۆتایی پێنان دواخستنیە بەڵام باسی مادەی 40 دەکرێت مادەی 48 باز لە بەرنامەی کارەکە ئەو ڕیزبەندی لە باسی بەرنامەی کارەکە بەرنامەی کار جیاوازە دوو مەسلەی جیاوازە لەگەڵ دواخستنی دانیشتنا بۆیە سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی خۆی بەکارهێناوە دەسەڵاتی قانونی خۆی بەڵام جێگری سەرۆکی پەرلەمان تەجاوزی دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانی کردووە کە کاتێ ئەو دەسەڵاتە دراوە بە سەرۆکی پەرلەمان دانیشتن دوا بخات کە دوای ئەخات ئیتر سەلاحیەتی ئەو نییە بڵێ وەڵا لە غیابی سەرۆکی پەرلەمانە چونکە سەرۆکی پەرلەمان غائب نەبووە دانیشتەکەی دواخستووە ڕۆژی دوایی نەبووە هەتاوەکو بڵێ سەرۆکی پەرلەمان نەهاتۆتە قاعەوە و ئەمانە بۆیە نەخێر ئەوەی کە جێگری سەرۆکی پەرلەمان کۆمیسیۆن ئێستا یاساییە مادەمە و دانیشتنە بەم شێوە بێ ئیشکال لەسەرەوەش دروست بووە کاراکردنەوەی کۆمیسیۆن لەڕووی قانونیەوە کارەکە بڕیارەکەی جەلسەکە یاسایی نەبووە لە دوای ئەوەی کە سەرۆکی پەرلەمان دوای خست یاسایی نەبووە بۆیە هەرچیش لەو جەلسەیە بڕیاری لەسەر دراوە ئەمە لە ڕوە قانونیەکەیەوە باسەکەم من بەڵێ یاسایی نییە بۆیە من یعنی لێرەوە داوا لە
گۆڕان و لە یەکگرتوو لە کۆمەڵەکەم کە نوێنەرەکانیان نەکەنە شەریکی ئەو نوێنەرەکانیان لە کۆمسیۆن نەکەنە شەریک لەو بڕیارە ناقانونیە یعنی چونکە ئەمە دیفاع نییە لە یەکێتی خۆ جەناب دەزانی من یەکێتی بەڵام دیفاع لە شتێکی قانونی یعنی ناکرێ ئیمڕۆ شتێک بەرامبەر بە جەنابەت بکرێ من بێدەنگ بم بڵم خۆ بەرامبەر خۆم نەکراوە یعنی ئەو شتە چکە ئەمە هین پاوانخوازی حیزبێک لایەنێک زیاترەکە ئەبێ کاتێک کە شتێکی ناقانونی لە هەر لایەنێکەوە ئەکرێ هەموو لایەنەکانی تر بەدەنگ بێن بۆیە هیچ جائز نییە کە گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ مووقفیان نەبێ لە مەسلەی ئەم کاراکردنەوەی کۆمیسیارانە کۆبوونەوەکان بە زۆرینە دەی پێنج کەس ئامادە بن ئێستا پارتی سێ هەیە بەڵێ پێویستی بە دوو کەسی ترە بەڵێ بەڵێ هین ئەگەر ئەو سێ لایەنە گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ بەشداری نەکەن لە کۆبوونەوەکانیانە نیسابیان بۆ دروست نابێت بەس بەو پەرپەری کە بڵاو کراوە بڕیارەکە لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان بەڵێ هەر ئەمڕۆ دەرکراسپەی بڵاو کراوە بەرز پێش لە پەرلەمانی کوردستانیش بووی لە عێراقیش هەر ڕۆژنامەی وەقایع هیچ بڕیار و یاسایەک سێ مانگ جارێ دەرەچێت هیچ بڕیار و یاسایەک نەبووە ئیمڕۆ دەرچێت و بەیانی من تەسەورەکەم وەقایعی بۆ دەرکراوە ینی پێشتر نووسراوە بڕیارەکە بەڵێ نانە هین بڕیارەکە وەقایع سێ مانگ جارێ دەرەچێت پێم وایە سێ مانگ جارێ دە وەزارەتی عەدل دەریەکە من تەسەورەکەم بۆ ئەم بڕیارە لە مۆعیدی خۆیان نەبووە لە غێری مۆعیدی خۆیان بۆیان دەرکردو ینی وەقایعیان بۆ دەرکردو بۆی ئەو بڕیارەتی یان نەشرکەن جەریدەی ڕسمیە وەقایع یەکێ لە ئەرکانەکانی قانون ئەبێ قانون و بڕیار ئەبێ لە جەریدەی ڕسمیە نەشرکرێ جەریدەی ڕسمی سێ مانگ جارێ دەرەچێ ئەمان وەرزی اینجا ئەمان هاتو نازام بزانام سێ مانگ جارێک یا مانگ جارێکە بەس من تەسەور ئەەکەم بۆیان دەرکردو ینی لە غێری مۆعیدی خۆیان دەریان کردو بۆی ئەو قەرارەیە نەشرکەن هەر لەبەرەوە شەکە وەگوتم لەبەرەوەی ئەگەر بڕیارەکەی محکەمەی فیدراڵی دەربچێت بە نادەستوری بوون پارتی نیازی هەیە دیفاعکە لەوەی کە با کۆمیسیۆنی هەرێمی کوردستان ئەنجامی بدات ینی سوپاس دەکەم کاک حەبیب کاتمان زۆر کەمەوە سوار بەوەی پێشبینی دەکەی سەرڕای ئەو گرژە سیاسیە کە لە کوردستان هەیە بەرەچاوکردنی ئەوەی بڕیاردا بە دادگای فیدراڵی سی مانگ سێشەممەی داهات و بڕیارێکدا هەڵبژاردن پێ دوای لەم ساڵدا بکرێ سەرۆکی هەرێمیش 11 دیاری کردووە وڵی بەنسبەت پێش ئەوە بەنسبەت وەقایعەوە ینی نازم لە مادەی هەژدە و وازامنەوە چواری شایە ئەڵێ سەرۆکی پەرلەمان ئەبێ ئەو بڕیار و یاسانی دەرەچێ بینێرێ بۆ سەرۆکایەتی هەرێم ئەنجابێتەوە بڕا بۆ وەقایع ئایا بەم مەسارە ڕۆشتووە وا نابین بۆ ڕەنگە خۆ پێشتریش ئایا بەسەر من ناڵێ سەروی لە بەیاننامەکانە ناڵێ سەرۆکایەتی هەرێم تەزدیقی کرۆ و گەڕاوەتەوە چۆ بە وەقایعەوانە سەرۆکی جێگری سەرۆکی پەرلەمان ئەم باشە جێگەی سەرۆکی پەرلەمان کە ئەو دەسەڵاتی هەیە بە هەموو سەرۆکایەتەکان بڵێ ئادەی هەمووی حاضر بێ بۆ هەڵبژاردن ئەمە یعنی تایسە شتی وان نەبووە سەرۆکی پەرلەمان نووسراوێ بکا بۆ هەموو مؤسساتی دەوڵات بڵێ حاضر بن هەڵبژاردنەکەین هەنی جێ پرسیارە بۆ تۆ چیت ینی بڵێ کاری پێویست پێشینێ بە چووکە باز دەوە کرد لە کاتیاڵگرنی پارێزبانی لەسەر کاک سۆران عومەر خۆی جێگری سەرۆکی پەرلەمان سەرپەرشتی دانیشتەکانی کە دوای و نووسراوی نردبوو بۆ لایەنە پەیوەندیدارەکان ینی پێشتر ڕێگەی خۆشکەرێک نەبوو لەیان سەرۆکی پەرلەمان خۆی ڕێگەی داوە دیارە خۆی جلسەکە بکە ینی غیابی سەرۆکی پەرلەمان بۆ شێوکی ئوسوڵی ئەوە چووە بەڵام خۆمە سەرۆکی پەرلەمان وجودی هەیە ڕۆژانە ناو پەرلەمانی کوردستانە بەنسبەت هەڵبژاردنەوە من تەسەور ناکەم ینی بەنسبەت ینی جەناب بەگەرمە بەسی ئامادەکاری فەنی و تەکنیکی بێ بۆ هەڵبژاردن باوەڕ ناکەم ینی شتێکی قورس بێ بەنسبەت هەرێمەوە ینی ئەگەر حتا ئەگەر ئەوەی عێراقا ئەتوانن بیهێنن ئەو تۆماری دەنگدەرانە ئەگەر بەپێی تەمیونی غیزایی و خواردن و کۆبۆن بێ هەر ئەتوانن بیهێنن ئەگەر بەنسبەت قایمەکەی خۆشیان بێ هەر ئەتوانن بیهێنن وەلە وەکێتی وابزانم و حیزبەکانی تش تەکید لەسەر ئەوە ئەکەنەوە کە بەپێی ئەو قائمە بێ یا بەپێی ئەو لیستی دەنگدەرانە بێ کە لە کۆمیسیۆنی باڵای عێراقا هەیە بۆیە تا مانگی یانزەوانە تەسەور ناکەم بۆ وڵاتێکی بچووکی وەکو هەرێمی کوردستان نەتوانن ئیستعداداتی کامل بکەن ئەتوانن لەوە کەمتریش ئیستعداد ئەگەر بیانەوێت دەکەم دکتۆرە کاتمنەوە بەس بڕیارەکانی پەرلەمان دەبێت سەرۆک بینێرێ بۆ دامەزراوەکانیان جێگر بەڵێ سەرۆک بینێرێ ئیلا لە غیابی سەرۆکە جێگر بەپێی مادەی 19 ممارەسەی سەلاحیەتەکانی سەرۆک دەکات سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆرە بەهار محمود کڕوا کاک حەبیب سوپاسی ئەمەدەبوونتان دەکەم سوپاس بۆی بینێرانی بەڕێز سوپاس باوەکارانم خواتەقە